ڕووداوێکی دڵتەزێنە، ڕووداوێکی نەخوازراوە، ڕووداوێکە کە پێم وایە تەواوی هەمومانی هەژان بە هەموو دانیشتووی شاری سلەیمانی و کوردستانیشەوە. ئەم خوشک و برا بەڕێز و تێکۆشەرانە ڕۆژانە ڕوبەڕووی ئەم حاڵەتانە ئەبنەوە و ئەو ئەرکەی کە بەم بەڕێزانە سپێدراوە هیچ کەمتر نییە لەو ئەرکەی کە پێشمەرگەیەک لە سەنگەری پێشەوە لە پێناوی پاراستنی خاک و نیشتیمانە ئەیکات، هیچ کەمتر نییە لەوانە. ئەم بەڕێزانە بە کوردەخان و ستافەکەیەوە کاک سەرکەوت بەڕێزەکان لێرە کەرامەتی خێزانی کوردستانە پارێزن. ئەم کەسە ئەم مجرمەی کە ویستویانە بیگرن دوێنێ تونند و تیژی کردووە بەرامبەر بە خێزانەکەی، ئەمری گرتنی بۆ دەرچووە کە چوونەتە سەری تەقەی کردووە، کەسێکی شەهید کردووە، چەندینی تری برینار کردووە. ئەمە ئیسەلمێنێ ئەو کەسەی کە لە ماڵەوە تونند و تیژیەکە بەرامبەر بە ماڵەکەی خۆی، بەرامبەر بە کۆمەڵگەی خۆی تونند و تیژیەکە. بۆیە بەداخەوە پێویستەکە حەدەسێکی ئەوها ڕوو بدا بۆ ئەوەی ئێمە هەموو هەستی نەخە و میلەتی خۆمان هەستێ لەخە و ئەهمیەتی بەڕێوەبەرایەتیەکی وەکو بەڕێوەبەرایەتی تونند و تیژی دژی خێزانان ئەهمیەتەکەی بزانین، ببێ بە قەزیەیە کە مناقەشەیەک دروستکە لە نێو کۆمەڵگەی ئێمە. خەڵکەیە لە ماڵەوە تونند و تیژیەکە بەرامبەر بە خێزانی خۆی، لە دەرەوەش تونند و تیژیەکە. کەسێک نییە، یەک کەس نییە لە ماڵەوە تونند و تیژی بکە و لە دەرەوە ئارام بێ. ئەو کەسەی کە لە ناو ماڵی خۆی تونند و تیژیەکە بەرامبەر بە خێزانەکەی خۆی، لە دەرەوەش تونند و تیژە. بۆیە بۆ ئەوەی نێڵین لە دەرەوە تونند و تیژی بکە، نێڵین لە دەرەوە جەریمە بکە، ئەبێ عیلاجی بکەین پێشەوەی لە ماڵەوەش بیکات. بۆیە ئەم حەدەسە ئەمەی خستوەتە بەرچاوی هەمومان و پێم وایە زەنگێکیشە بۆ کۆمەڵگا کە ئەبێ بە فەعلی ئەمەی کە پێی ئەوترێت توندی دژی خێزان هەڵی تەکەنین لە ڕەگ و ڕیشەوە. من دڵنیام باشترین خزمەت ئەکرێت لێرە، دڵنیام ئەگەر پێویستیشی بە چارەسەر بوو توانای ئەوە هەیە لە شاری سلەیمانی کە خزمەتی بکرێت. ئەگەر بە ڕەئی خۆیان پێیان وابوو کە چارەسەرێک هەیە کە خۆیان لێرە پێیان ناکرێت، ئەو کاتە دڵنیابن درێغی ناکەین لە گەیاندنی ئەو خزمەتەی کە ئەم بەڕێزە ئەم تێکۆشەرە شایستەیەتی.